دانالد ترامپ و محمود عباس لە کەشف و هەوایەکی دۆستانەدا چاویان پێکەوت بەڵام پەیامی سەرۆکی ئەمریکا زۆر ڕاشکاوانە بوو ئەویش ویلایەتە یەکگرتووەکان مەرجەکان ناسەپێنێت. بەڕێز سەرۆک ئێوە یەکەم ڕێکەوتنی ئاشتی نێوان ئیسرائیل و فلستینیەکانتان مۆر کرد هەڵبەت باش وە بیرت دێت وایە؟ دەمەوێت لە ئێوە وەک ڕێبەرێکی فلستینی پشتیوانی بکەم کە دوایین و هەرە گرنگترین ڕێکەوتنی ئاشتی واژۆ بکات کە ئاسایش سەقامگیری و خێرۆمەندی هەم بۆ خەڵک و هەم بۆ هەرێمەکە بەدی بهێنێت. زۆر حەز دەکەم وەک نێوبژیکار و چارەسەرێک بۆ کێشەکە بم و ئەو کارش بەجێ دەگەیەنی. لە دەمێکدا شانبەشانی سەرۆکی ئەمریکا ڕاوەستا بوو مەحمود عەباس گوتی خەڵکەکەی لە نێو جیهاندا تەنیا خەڵکێکە کە هێشتاش لەژێر داگیربووندا دەژیت. باوەڕم وایە کە لە تواناماندایە لەژێر ڕێبەرایەتی ئێوە و چاودێری و ژیری ئێوەدا و هەروەها توانایی مەزنی ئێوە بۆ وتوێژ و سازان و بە لوتفی خوا و هەموو هەوڵی ئێوە دەتوانین هاوکاریکی ڕاستەقینە بۆ هێنانی پەیمانی مێژوویی ئاشتی بین. چەند خولەک دواتر لە ژووری کابینە لە کاتی نان خواردندا لە دەمێکدا لە نێوان جێگری سەرۆک مایک پێنس و وەزیری دەرەوە ڕێکس تێلەرسن دانیش بوو ترامپ بە مەحمود عەباسی کوت وەدەستێنانی ڕێکەوتنی ئاشتی ڕەنگ بێت ئەوەندەش سەخت نەبێت کە خەڵک لە ماوەی ساڵانی ڕابردوو بیریان لێکردوێتەوە. بەرلەمەش عەباس ڕوبەڕووی ئاستەنگەکانی سیاسی نێوخۆی لە نێو پارتی خۆی پارتی فەتح و لەلایەن توندڕەوانی حەماس کە گروپێکی نایاری فەلەستینیە و کۆنتڕۆڵی کەرتی غەزە دەکات. ناڕوونی سەبارەت بە سەرکەوتن لە مێژە بەردەوام بووە بەڵام گەلێک لەوانەیە بۆ ماوەی دایان ساڵ شارەزای دیپلۆماسی خۆرهەڵاتی ناوەڕاستن ئەو بیرۆکەیە وەلات دەنێن کە بێهیوایی هەیە. لە جیاتی هەڵوێزگرتنێکی بێهیوایانەوە باشتە بە ئارامی و بێدەنگی ئەو کارە درێژا پێ بدەیت. ئەو کات بەرنامەی کار و چاوەڕوانیەکت نابێت کە بڵێ وەدی نایەن. هاندەری زیاتر بۆ وتوێژەکان ڕەنگە لە ماوەی حوتۆکاندا ڕوو بدات. لە دەمێکدا پلان بۆ سەردانێکی کۆتایی ئەمانگە بۆ ئیسرائیل لەلایەن سەرۆکی ئەمریکاوە دانالد ترامپ ئەنجام دەدرێت.